سڵاوتان لێبێ بەڕێزان زۆر جار ئەگەر بەراودێ بکەن لە نێوان جیلی پێشومان کە باوەپیرانمان لەگەڵ جیلی ئێستا دەبین زۆر قسە بە جیلی ئێستا وترێت. من دەمەوێت لەسەر ئەم بەراوردە ڕای بەشێک لە هاوڵاتیان وەرگرم بزانم ئەوان جیلی ئێستایان پێسەرکەوتوترەیە خۆ جیلی پێشومە لە وڵاتانی پێشکەوتووەکو خۆتان نەزانن جیلی ئێستایان بە بەردەوامی جی لە نوێەکە داهێنان و پێشکەوتنی زیاتر بەدیهێنن لە وڵاتەکانە بە بەراورد بە جیلی پێشویان لە هەندێک وڵات جیلی ئێستایان ڕەخنە لە جیلی پێشوشان دەگرن دەڵێن وەکو پێویست نەتانتوانیوە وڵات بەرەو پێش بەرن بەڵام من دەمێ ڕای هاوڵاتیان وەرگرم لەسەر ئەم بابەتە بزانم ئەوان جیلی ئێستایان پێ سەرکەوتوتر یاخۆ جیلی پێشومان لەگەڵ ما بن من ڕێیان ئەوان وەرەگرم لێوەژبینەری بەرنامەکە بن فەرموو. وەڵای جیلی ئەمڕۆ جیلێکی ڕۆشنبیر و خۆنەوارە بەڵام ئەزمموی ئەوانەی پێشویان نییە. وڵای جیلی زوو سەرکەوتوتر بوو جیلی ئێسەکانی هەموو بۆ جیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەمانە هیچ کە بەزی ئیسیفا خۆشی سوپای لێ ناکات نە کاسپی هەیە نە ژنی بۆیە نە عەرزێکی بۆ کڕێنە بۆ ئەکرێتەوە ئەو شتانە بۆ جیلی ئێستا خەیاڵیە مەگەر بە وەرەسە بۆ ژێ بمێنێ ڕاستی دەسەڵاتێکی دڵسۆز هەبێ بۆ ئەو گەنجانە لە وڵاتی ئێمە ئینسانی خوێنەوار و پێشکەوتوو بەڕاستی زۆر زیاترە بەعض شوێن ئێستا هیوا حکم ئەکا بەسەر ئەوە باوکیشی باپیریشی نازانێ خوێنەواری چییە. وڵاتەکە ئێمە کەس بە کەس نییە بۆی ئینستالی لێ ناکەن لەسەر مەکتەب تاوەکەی هەرە ببیت و بە سەکرێکات. سلام علیکم. لە نێوان جیلی ئێستا لەگەڵ ئەو جیلەی کاتی خۆی ئێوە پێ دوایە کامیان سەرکەوتوترن لە ژیانە کامیان توان باشتر ژیان بکەن. وەڵای جیلی ئەمڕۆ جیلێکی ڕۆشنبیر و خۆنەوارە بەڵام ئەزمموی ئەوانەی پێشویان نییە. ئەزممویان نییە ناوەڵە ئەزمموی ئەوانەی پێشویان هەیە ئێستا دە گەنجبەرە بە قەدەر زەلامێکی زوو هینی نییە ئەزمموی نییە. ئەم ئەزممونە چ جیاوازێکی دروست کردووە لە نێوان جیلی ئێستا لەگەڵ جیلی پێشوە هەنی ئەو ئەزممونەی ئەو کاتە خەڵق نییە قەناعەتی هەبوو خەڵقی ئەو کاتە خزمایەتی بەزەیر ڕەفیقایەتی دۆستایەتی هەبوو لەنایە بەڵام گەنجی ئێستا هیچ سەیرەکەی خەتا خۆیان وەرەکە موبایلێک پێ هەروەهاکە. ئەم موبایلە داهێنانێکە بۆ کاراسانی مرۆڤ گەنجی ئێمە توانوێت وەکو خۆی ئیسفادەی لێ بکە یاخود نەخێر زەرر ناکە بەکارێنێ بۆ کاتی خۆی بە فیرۆپی ئێبات. ئەی کاتی خۆی لا ئێوە چۆن بوو کە موبایل نەبوو کە ژیانتان بە چی ینی دەستە بەرەکرد خەڵق بە عیب نەبێ بە وڵاغە ڕووی دێ و دێ بۆ شار هات بە گوێرێژ و یەسر و ئەو شتانە هاو ئەم جار ژیانی ئەو کاتتان سەختتر نەبووە. سەخت بوو بەس خەڵق دڵی خۆش بوو یعنی ئینسان دینارێ لە باخەڵیان نەبوو کابرا مەسەر کۆمەڵێ مناڵی وردی هەبوو هیچ بیری لەوە ناکردەوانێ بە دوادا چون کا بڵێ وەڵا سبەینێ مناڵەکەم واکە و نازانم بێ بە سەرۆت و سامان پێکەوەنێ ئەو شتانە نەبوو. بەڵام ئێستا چەندین گەنجیشمان هەیە لە پۆست و پلەی گرنگان و خەریکی بەڕێوەبردننی بۆ نمونە کۆمپانیایەکە خەریکی بەڕێوەبردننی بۆ نمونە شوێنێکی دەوڵەتە ئەم گەنجانی ئێستای ژیانی خەڵکی باشیان تێ بەس ئەوە نییە ئەوە دەستی گەیشتە پلەیەک مەسەلا شتێکی بەدەست بوو ئیتر هیچ سوودێکی نییە بۆ خەڵقەکە بەعام سوودی بەس بۆ کەسوکارێکی خۆی هەیە ڕای کێشێ پاڵخۆیە یعنی بۆ وەکو تاقموتفەنگی لاتوە. خزمایەتی زیاترە ئای تەبعان جاران بۆ نمونە جاران وانە بۆ گەر کەسێک شتێکی دەوانێ بڵێ فەرقی کوڕەکەی خۆی و کوڕی دراوسەکەی ناکرد وایە پێ دوایە ئەوانەی جاران لە زۆر سیفات لە ئێرە باش ئارە وەڵڵاهی زۆر لەوانەیە سەر ڕۆشن بیرتر بەستا لە وڵاتێکی وەکو سین گەنجەکان بە تەمەنەکانی خۆیان زۆر زار قسە پێڵێن دەڵێن ئێوە بۆکو ئێمە داهێنانتان نەکردووەکو ئێمە نەتوانتوانیوە ژیان پێشخەن دەوڵەت پێشخەن ئیبداع و داهێنان بکەن بۆ وڵاتەکەمان بەڵام لێرە سەیرەکەی بەعکسەوەی ئەخە لێرە کاکە هیچ شتێکی دیانێتەوە ئێستا وڵاتەکەمان نییە بڵێن ئێستا بۆ نمونە ئێمە بووین بە هەرێمێک لێرە تا ئێستا کەی شەریکاتێکی هێناوە لێرە کوڕی ئەو خەڵقە بەرن لێوە فێریکەن بڵێ کاکە بۆ کابراایکی ئەجنەبی بێنین لێرە بێ بە مامۆستای ئێمە دەرسمان پێ بڵێ بە ئەوانی خۆمان فێرکەین دەوڵەتیش تاسیری هەبوو لەسەر تەمەڵکردنی بەڕێزم
حکوومەتی عێراقی ئینگلیزەکانی هێشتەوە لە عێراقا هەتا دەیدە ئەنج هێنای کرێکاری خۆمانی بر فێری کردن کە لەگەڵ ئەو زانی ئەوان سەرەودەر لە ئیشەکەکەن یەکسەر ئەوانی دەرکرد ئەوەیزەکانی ئیجازەدا یەکسەر دەری کردن ئەوە نیە خۆماڵی کردنی نەوت ئاوای لێکرد ئەوانەی کرد بە مامۆستا تا خەڵکەکەی پێ فێر کرد ئێستا کرێکار هاوردەکەن وڵات ئێستا کابرا نییە هەچی سەروەت و سامانی ئەم وڵاتەیە ئەیەن بە کۆمپانیاک و کۆمپانیاکە خۆیەکی خەڵقیانێت حەزارەت بەو شێوەیە نەبوو بەڵام بەڕاستی جیلی ئەوسا بەتواناتر جیلی پێشوو بەڵێ لە چیا بەتوانێتن جیلی ئێستا شتەکان هەمووی ئامادەکراوە بووی بەڵام ئەو ساوا نەبوو هەنی ئێستا زەحمەتی پێوە نەکێشاوە بۆی ئاوەتەوە کەمتر بەڵێ بە دڵنیاییەوە تۆ خۆت بەکان جیلیاندانی وڵی بە تاکید منەوە نێت تەمەنەکەم تقریبان سپاس دەکەم ئەو جیلەی پێشووی نەک با بڵێم زۆر پێشوش بەڵامیتر لە تەمەنی گەنجێتی ئێمەیە ئەم هەموو پێشکەوتن و بەڕاستی شتە نەبوو لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە هەموو ڕوویەکەوە پێ دوای ئەم تەکنەلۆژیایە ئەم جیلەی کە تۆ باسێکم جیلەی ئێستای تەمەڵ کردو وڵی هۆکارەکان ئەتوانم بڵێم هەر ئەوە نییە بۆ تەمەڵ بوون ئەو کاتە من کاتی خۆی کە دەستم کرد بە ئاسنگەری کە بردمیان بۆ لای وەستاکان وتیان بەس با فێر ببێ بەس فێر ببێ ینی ئامادە بوون هیچ مقابلێک وەرنەگرم من لە بری ئەو ماندوو بوونەما بەس فێری سەنعاتەکە ببە بەڕاستی ئەو کاتەوا بوو ئێستا پارەی بیتە بەڵێ ئێستا پێش ئەوەی تۆ بڵێ وەرە ئیشەکەکە ئاڵێ ڕۆژی چەند مەیدە یا مانگی چەنە بەڵام ئێستا لە وڵاتێکی وکو سین جیلە تازەکە جیلە کۆنەکە تاوانبارەکەن ئەڵێن ئێستا ئێمە ئەکتیفترین ئێستا توانای بەرهێمەنانمان زیاترێ ئێستا توانای داهێنانمان زیاترە بەس کەچی لە وڵاتی خۆمانە وەکو تۆڵی پێچەوانەی بۆتەوە ئەوانەی ئەوسا ئەکتیفتر و چالاکتر بوون لەوانەیە ئێستا آخر ئێرە لەگەڵ سینا جیاوازە سین لەوەتەی دروست بوو ئەوان دەوڵەتی عوزما و گەوران ئەوان حەزارەت زۆر دەمێکە و پێشکەوتن زۆر دەمێکە لەوەیە ئێستا لە سین و لە کۆمەڵێک لە وڵاتەکان بەڕاستی تەکنەلۆژیایە یعنی ڕاستە گەنجە دەوڵەت کاریگەری هەیە لەسەر بە دڵنیاییەوە ئەی چۆن ئێمە لێرەمە ساڵی 2023 ئەوانە بوو کە مۆبایل هاتە ئەم وڵاتەوە ئەوش هەموو کەس نێتوانی بیکڕێت بەڵام ئێستا ئەوەندە زۆر بوو هەموو ماڵەگەتوانم بڵێم لە 5-6 دانەکەم تریتیانە بەڵام تۆ مقارنەی ئێرە مەکە بە سین ئەوان بەردەوامن لە داهێنان تەمەەن پەیوەندی نییە بە داهێنانەوە پێ دوایە لەوێ دەوڵەت دامی ئەو گەنجانەکە کە داهێنانەکەن بەس لێرە ئەو دامە نیە باڵێ بە دڵنیاییەوە لەوێ هەلی کار ڕەخساوە لەوێ ئەوان جەنابەت سەحەفەی و کۆمەڵێک چۆنەڵێ راپۆرت و شت ئامادە کراوە ئێستا بۆ نمونەیەکە لە وڵاتانە یابانە یعنی ئەوەندەی مەشغوڵن بە تەکنەلۆژیاوە بە داهێنانەوە ئەوان تەکنۆلۆژیا بۆ داهێنان بەکارێنن بۆ خزمەتی خۆیان بەکارێنن بەس بەداخەوە لێرەوە سلام ڕحمەت الله مامۆستا جیلی پێشوت بینیوە جیلی ئێستاشت بینیوە لە نێوان ئەم دوو جیلەیە کامیان سەرکەوتوتر وڵی جیلی زوو سەرکەوتوتر بوو جیلی ئێسەکانی هەموو بۆ جیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەمانە هیچ کە بەزی ئیسیفا خۆشی ئیسفای لێ ناکات جیلی پێشوت پێسەرکەوت ئارە وەڵڵا بۆچی جیلی پێشوو سەرکەوت جیلی پێشوو بەرنمەیەکی خۆی هەبوو ئیش و کارەکانی خۆی بەڕێوە بەز ئێسکانی ئەم جیلەی ئێسێ من مناڵمەیە لە ماڵە سعات یەک لەخەوەڵەسێ هیچ ئیش و کارێکی نییە سعات یەکی دوای نیوەڕۆڵە بەخۆ ئێتە هیچ ئیش و کارێکی نییە کاکە ئێسەکانێکە منیانژێنم هیچ ئیشێکیان نییە ینی هێشتا ئەو دۆڵی ئەمەی ئێستا پشت بەوانی جیلی پێشەوە بەستم بۆ بەم ڕژ بۆ بە خزمێنە کابرا مەسوول لە خزمەکانی خۆی بردو کۆمپانیای خزمەکانی خۆی بردویا خەڵکی دەدەرەوەی وڵات دێناوە ئێتە مناڵی ئێمەمانە ئیسفایان دێ ناکەن بۆچی ئەمانە ئێستا پێت وایە عنی خەم ساردن ناتوانوەکو پێویست فریای ژیانی خۆیان الله هەر هەمووی بۆ دە پێناوی پارە و دۆلارایە هەمووی بۆ خۆیان دەوڵەمەکەن و خەڵکی تریش گوێ بە خەڵک نایە
ئەین دەوڵەت تاسیری هەیە لەسەرەوەی ئەم گەنجی ئێستاوە تەمەڵ بێ و ئەوە بێ لە تاسیری زۆرە لە زمانی حکوومەتدا کابرا ئەسکەری بە خەڵکەکە کرد و ئیش و کار هەبوو تاعینا دەبوو ئێستا هیچ تاعینێ نییە ئێستا من سێ چوارێکم خریژن کولیەی تۆبە بەش جامیعی تەواو کردووە هیچ شتێکی بۆ نەکراوە هیچ شتێکی بۆ ناکرێ زانکۆشی تەواو کردو خوێنەواریشی هەیە و ئیشیشی بەخوا کچێکم بۆ 4 ساڵە تۆبی تەواو کردو هیچ تاعینا دێنێ هیچ پێ دوایە دەوڵەت دەتوانێت ئەم خەمساردی لە جیلی ئێستا هەیە بەدابینکردنی کار بۆیان بتوانێت چالاکیان بکە ئەکتیڤیان ئەتوانێت بیکا بەس نایکات ناوەڵای سێ تۆ ئێمەوەین لەسەر دەریایە بەحری نەوت بزانە بەرمیلە نەوتت دەزەکەوێت ماڵ هەیە چێ بەلیترەی کڕێ بە دەبەی بچووگەی کڕێ بەڵام لە باسیشم کرد لەگەڵ حاجیە لە دەوڵەتێکی وەکو سینە ئێستا گەنجەکانی ئێستایان جیلی ئێستایان توانای داهێنان و ئیبداع و بەرەو پێشبردنیان زیاتر لەوانەی پێشوو بەس بۆ لێرە پێشەوە لێرە کەس نییە ینی خەمخۆرێکی میلەتەکە نییە خەمخۆری کەس نیانی خەموو بۆ بخوات هەمووی بۆ مەساحەتی خۆیەتی هەمووی بۆ گیرفانی خۆیەتی ینی دەوڵەت بۆ نمونە دەوڵەتی پێشووی ئێمە لە پێشووتر ئەو دەوڵەتانی پێشووترمان سەرکەوتوتر بوون لە بەڕێوەبردننی ژیانی خەڵکەتە تابانەرە وەڵا لێ هەموو شتێکا سەرکەوتوو بوون ئەوانەی کێسەکانیش ماوەتەوە هەمووی چاویان لەوانی پێشوو کردووە ئێسێ بەڵێ ئێستا چیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەنتەرنێتۆمانە کاکەیان خۆشی سوای لێ ناگا هەمووی مناڵ هەمووی چاوی کوێر بۆ وڵات بۆ ئەو خۆش نییە جیلی ئێستا ناتوانێت ژیان با بەڕێوە ناتوانێت ژن بێنێ ینی چۆن ڕۆشن بیرە بەڵام هەلی نییە مەبەست لە چیە لێ ئێستا ژیان لێرە بۆ ئەو ناخۆشە جاران ژیان وانە بوو جاران ژیان خۆشتر بوو جاران فەریحیتر بوو جاران پارەکەم بوو بەس دڵ خۆش بوو خەڵک بە قەنەعات بوو ئێستا وان نماوە ئێستا جیلی ئێستا داماوە جیلی ئێستا ناتوانێت ژن بێنێ نە کاسپی هەیە نە ژنی بۆیە نە عەرزێکی بۆ ئەکڕێ نە بۆ ئەکرێتەوە ئەو شتانە بۆ جیلی ئێستا خەیاڵیە مەگەر بە وەرەسە بۆ جێ بمێنێ ئەینا جیلی ئێستا زوڵم لێکراوە بەڵام توانایان هەیە بەڵام زوڵمیان لێ ئێرە وڵاتەکە نێژەگیرە بۆ گەنج ئەم وڵاتەی ئێمە بۆ گەنج ناژێگیرە چکە هەمووی ئەوەتە ئەوائیلەکان داماو بووە ئەوتە چافرۆشەی بەڵام لە وڵاتە پێشکەوتوەکان ئەم جیلەی ئێستایان توانایی داهێنان و بەرەو پێشبردننی وڵاتیان زیاترە یعنی ئێستایان باشتر لە پێشوو لە هەموو وڵاتێکە گەنج محەڕیکە ئەگە گەنجی نەبێ وڵاتە چێ پەنای خەڵگایە بۆی گەنجی هەبێ بەڵام ئێمە گەنجمانەیە داماویەکە گەنجمانەیە ئیشی نییە گەنجمانەیە داوای هەزادینا لە منەکە من گەنجمەیە من لە تەمەنیەوە ماڵێکم بەخێوە کردی سێ و داوای هەزارنا لە منەکە 2000 بەرە 5000 بەرێ گەنجی ئێستا هەری نییە ئەم وڵاتە بۆ گەنجی ئێستا وێرانەیە کەواتە گەنجی ئێمە توانای هەیە بەس ناتوانانی استفادە لەم توانایە ئەتوانێ بیکە بەس ئەم وڵاتە بۆ گەنج ناڵێم هیچ نییە هیچ خودایەکی ئەو نایەتەدی ئەخوێنێ دامەزراندن نییە فێری ئیشێکە بێ ئەمنەی زەریبە لێ سێنێ و ئەوەی شتەخاتە سەر و بارگرانی بۆکە ئینسیحابەکات چکە کرێ دوکانەکەی بۆ نایرێ کورە هیچی بۆ ناکرێ زۆر نمونەشمان هەیە گەنجی خۆمانە لێرە ئیسفادەی لێ نەکراوە ئێستا لە وڵاتە پێشکەوتەکانە ئەبێتە ئەندام پەرلەمان ئەبێتە ئەندامی بۆ نمونە شارەوانی ئەوکۆ ئەبێتە نەبرام ئێمە ئیکاری لێ ناگرێ ئێمە میلەتێکی زیرەچین قسەیشان پێوترێت جلی ئێستا زانی هەمشەڵێن تەمەڵن هیچیان تیا بەسە نییە ئەنی قسە و هێرشیشیان زۆرەکرێت ئەقد دەلالە لەوەکە ئێسێ هەر هەموو خەڵکەکەش ژیل جاران لە لادەیە مەحەڕیکێ بوو ئیشێ کرد حیواناریە کرد چێڵگەیە کرد هەموو ئیشێکان داریان هێنا بەڵام ئێستا گەنجی ئێستا هەتا نیۆڕۆ خەوی هیچ ئیشێ نییە بیکە خۆی سیستەمەکەەوە هاتووە حکومە دووە ئاکاکە گەنج هیچ ئیشوگارێکی نییە ینی ئەگەر گەنجێکە ئێستا سعات بۆ نمونە 12 لە خەوەڵەسێ ئەگەر حکوومەت یاخود وڵات بە شێوازێک بێ هەلیکاری هەبێ ئەو کاتە و مەجبورە لە سعات هەشتا هەڵسێ نەک حەوت باوکی 6 هەڵێسێنێ ئەزانی بۆ برام ئەوەی کە مەسلحەتی لە ژیانە ڕاخوای گەورە دەروی لێ کردوێتەوە و بە هەر جۆرە بێ ئیشێکی هەبێ کوڕەکەی مینەکەی باوکێک لێ دەس و هەر سعات 6 هەڵەسێنێ بەلا ئیشەکەیەوە دڵی بێ خۆشە پارەی بێ سارە جوانی بێ خەڵک جۆ لە قسەیەگرێ بەڕاستی جلوبەرگی شایستەیە نان و ئاوی باشە بەڵام ئەمە ئێستا داما ئەو هەزار دیناریەشە بۆ مەکتەب بێتە چی لێکە یەک لەفەی بۆکە بێ بەدەستی خەڵکە هەڕوانێ بەڕاستی ژیانی مناڵی ئێستا من لە مناڵەکانی خۆمەوە حەمدو سەنا بەخوا من نەبوونیم بەڵام وەڵای لە مناڵەکانی خۆمەڵێم لە دوای ئێمە هەرداماوە بن نەک بڵێ ژیانەکەن بەڕاستی ژیان نییە ئەم کوردستانە بۆ گەنج بەس تازە پیرەکە ڕاهاتووە لەسەر نەبوونی
لەسەر ناڕەحەتی لەسەر ئاوارەی هەتا ئەم جیلەیش بمێنێ ئەتوانێت ئیدە با بڵێن ژیانی ئەم گەنجە بێکارانە ئێستا بڕێ بکەم بەس دوای ئەوان ڕەنگە کارەسات دروست بێت بۆ منە باوکیان نەمێنێ باپیریان نەمێنێ کە سوکاریان نەمێنێ خۆیان ینی احتیمات بکەنە سەر ڕەنگە سەخت بێژیان جوانە ئەزای بۆ هەر کاراسە دەستی پێکردووە من پێ دەڵێم مەسە تۆ گەنجێکی جوان بێنەوە تا بڵێم ساحی ماتۆڕە گەنجێکی جوان بێ دوکانێکی بۆ بگرە ئەم دوکانە 500,000 چی تیاپەیاکە 2 مانگ 3 مانگ 4 مانگ ڕاکە تەماشاکە ئەبێ کرێکەی باوکی بۆی بە ئەنجای سیحابەکە حەقی تابلۆی لێسەنێ کارەبا لا خۆی بە 18,000 بیاتێ وحدەی بە 156 هیاتێ بەڕاستی ئازانشی ئەو ئاسمانە کە فراوانە تۆ ئەوە سێدەکەی ئێستا لە گەنجی ئێستا بەقەی هەش ئینجێکی ماوە لەبەرەوەی گەنجی ئێستا فەوتاوە من بەڕاستی خۆم تەمانێکم تێکرد و ڕۆشتوم بەس وەڵی بەزەین بە کوڕەکەمایەوە چکە من دوای خۆم مەفەوتێ وەڵی جیلی ئەمڕۆ جیلێکی ڕۆشنبیر و خۆنگەوارە بەڵام ئەزمموی ئەوانەی پێشویان نییە وڵی جیلی زوو سەرکەوتوتر بوو جیلی ئێسەکانی هەموو بۆ جیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەمانە هیچ کە بەزی ئیسیفا خۆشی ئیسفای لێ ناکە نە کاسپی هەیە نە ژنی بۆیە نە عەرزێکی بۆ ئەکڕێنە بۆ ئەکرێتەوە ئەو شتانە بۆ جیلی ئێستا خەیاڵیە مەگەر بە وەرەسە بۆ ژێ بمێنێ ڕاستی دەسەڵاتێکی دڵسۆز هەبێ بۆ ئەو گەنجانە لە وڵاتی ئێمە ئینسانی خوێنەوار و پێشکەوتوو بەڕاستی زۆر زیاترە بەعضی شوێن ئێستا هیوا حکم ئەکا بەسەر ئەوە باوکیشی باپیریشی نازانێ خوێنەواری چییە وڵاتەکەی ئێمە کەس بە کەس نییە بۆی ئیسپاری لێ ناکە لەو سەر و مەکتەب تاواکەی هەرە ببیت و بۆ سەکرێکاری جیلی ئێستا باشە جیلی جارە وڵای جیلی جاران من جیلی جاران هەر هیچ نازانی بەخوا نەمەزانی کەساوەت چییە ئێستا ڕۆژی ئیش دەکەی پێوە دەکەێت گەنجی خۆمان توانای هەیە ئەتوانێت داهێنان بکە هەر وەڵاگە ئیشکا هەیە بەسێ حەت تەمەڵە پێ تەمەڵی بووین کەس ئیش ناکە ئێستا زۆر جار قسەڵێن بە گەنجەکانی ئێستامان هەڵێن هیچیان تیا بەسەنیە ناتوانن ئەوە پێت وایە گەنجی خۆمان توانای هەیە و ئیسفادە لە توانەکەی نەکراوە خود نەخێر هەر هیچ ناتوانێت بن و تەمەڵ وەڵا هەت پێم بەلاشە بۆی تر نیکە بەخوا کوڕم هەیە بە زۆر ساهشت نوە داڵەسێ ئەوان چۆ ئیش ناتوانێت ئەیوانەی جاران چۆن وەڵای ئەوان جا بەعانی شەوەکە لەسا بە شوان ئیشیەکێت یەک دەقەدان وەسە چی وای کردەمانە ئێستامان ئاوە نازانێت ئەم خوانێ ئەم هەموو نیعمەتە هەیە وەڵایەوەتان هەموو شتێ پێشکەوتووە و تەواو هیچی ناڕەحەت نماوە ئێستا لە دەوڵەتانی تر دەوڵەتە پێشکەوتەکان گەنجەکانی ئێستایان جیلی ئێستایان توانای بەرهەمێنان و داهێنانیان زیاترە لە ئیکۆن بەس لای ئێمە عەکسە وڵاتان نەچوون بەرا سوێن بەخوا بڕۆ ئەوێ ئەوە نەبێ یەک ڕۆژ ئیش نەکەی نابێ ئەبێ باین زوو ئیشکەی ئێوارە زوو بێت و ژنەکانیشیان ئیشەکەن هەموو ئیشەکەن بەس بۆ یعنی گەنجی خۆمان ئەوان نییە ئی خۆمان توانای هیچیان نییە زۆر کەمتەر خەم زۆر بەیان ناڵێ وەڵاهی زۆربیان تر کاکە وەڵاهی بڵم چی خۆی گەورە ئەم نیعمەتی ناودۆ بەم کوردستانەوە یەوەتانی بە قوربانە بم یاخوا سەلامەتی حاجی سەلام عەلەیک چۆنی باشی حاجی تۆ جیلی کۆنت بینیوە باشە ئی ئێسەشت بینیوە کامیان بەتواناتر و زیرەکتر بوون کامیان توانایەوان هەبوو دەوڵەتی خۆیان و میلەتی خۆیان بەرەو پێش بەر وەڵا جیلی پێشوو ئەی ئێستا کورە ئیسە هەمووی خەریکی دزی و بڕ و فێڵە ئەی جاران چۆن فەرقی هەیە ئارەوە ئەجارەکەی وە بوو خەڵک بە احترام و خەڵک بە ڕێز و خەڵک ڕێزی لا یەکتر هەبوو ئێستا ئەمان جیلی ئێستامانە نەماوە ناوەڵاوەتیان نەماوە باشە بەس دەوڵەتە پێشکەوتوەکان جیلی ئێستایان توانای بەرهەمێنان و ئیبداع و داهێنانیان زیاترە تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە بن گەنجی ئێوان بۆ وایە گەنجی خۆمان بووە ئەوان پرۆفێڵ نازانن کوردی ئێمە هەمووی خەریکی پرۆفێڵە کی وای کردو چوزان چێ وای کردو بە چێڵێ گەنجی ئێستا تاوانبارە یاخود دەوڵەت تاوانبارە تاوانبارە دەوڵەت چی چۆن دەوڵەت ئەگەر دەوڵەت بێ نابێ هەموو شتێکە بێت جێی خۆی بێ هەموو شتێ ڕەسیدی هەبێ دەوڵەت دەتوانێت ئەم گەنجانی خۆمان ئیسفادە لە توانیان ئاچۆن زۆر گەنجی خۆمان هەیە لێرە ناتوانەوە ئیسفادەی لێ بکرێ بەس هەمان ئەم گەنجە چێتە وڵاتێکی پێشکەوتوو لەوێ لە پێگە و پۆستی گرنگادایەنن ئیشی باشی دەستکەوێ تر کەسەکە دامەزرێ بەس بۆ هەم ئەم توانایە لە گەنجی خۆمانایی ئیسفادەی لێ ناکە وڵاتەکەی ئێمە کەس بە کەس نییە بۆی ئیسفادەی لێ ناکە
ئەگە ناگە سەرکردن و قایدێکی چاکێ بێ وڵات لە وڵاتی بە چاکتر نییە گەنجەکەشمان ناتوانێت گەنجەکەی ناتوانێت ئەجا بۆ نایانوێ وڵاتی خۆیان بەو گەنجانە پێش ئەجا بڵێ بۆ نایانێت یانی تۆ ئێستا بۆ نمونە پلۆپۆستێکە دەبواە لەم دەوڵەتە حەزی نەکرد دەوڵەتەکە بەرەو پێشەوە بچێت خەڵکەکە ئیشی دەست کرد ئەمان بۆ نایانوێ ئەجا کاکە چۆپیان بڵێ بۆ دەوڵەتدان پێش ناخم بۆ ئیشی باش ناکەم عیب نییە گەنجی خۆمان بچێت لە شوێنێکی تر داوای زۆر عیبە بەراوەڵا قوربانم کاکە سەلام عەلیکم چۆنی باسی شاکی تەمەنت چەندە جەناب والیدم نەوەیە تەمەن درێژ بێ ئاخوا جیلی ئێستا زۆر قسەی پێوترێ ئەڵێن هیچیان تیا بەسە نییە تەمەڵن ئەوانە بەڕای تۆ جیلی ئێستا بەتواناترین یاخود جیلی کۆن باو باپیران وڵای جیلی ئێستا هەمی حکومە دوای لێ کردووە ژینا بۆ جیلی ئێستا عیبی چییە ینی چۆن حکومەت حکومەدە ئیش و کاری نایەتێ و ئیش نییە بیکات چی بکات چی بکات حکومە دوای کردووە ئەم جی لە ئاوای لێبێ بەڵێ جاران خۆجارانیش خاڵک پشتی بە پشتی خۆیە بەست بەڵام ئێستا حکومەت هیچ شتێکی نێشتوێتەوە خەڵک پشتی پێبەستێ بە هیچ زۆر جار قسە بە جیلی ئێستا وترێ ئەڵێ هیچیان تیا بەسە نیە تەمەڵن پۆن سعات بۆ نمونە 12 لەسن بەس تۆ پێ دوای ئەگەر هەلی کاری وەدابینکە ئەم ئەتوانێت دەمیش پێشکەوتن و داهێنان لە ئیشەکانی خۆی ئارەوەڵا ئەگەر هەلی کاریە بێ ئێستا من ئیشێکم هەبێ ئەتوانم بەیانی لە مەعیدی خۆی بچمە سەر ئیشەکە بەڵام کە ئیش نەبێ هەستم چی بکەم چی بکەم خەویتە تا 12 ئارەوەڵای چی بکەم بەس لە وڵاتە پێشکەوتەکان جیلی ئێستیان توانای بەرهێمێنان و پێشکەوتن و بەرە پێشبندی نیان زیاترە وەکو لەوەی پێشووتریان بەس لێرە بەعکسەوەی لێرە بەعکسەوەی لێرە هیچیان نێشتوەوە بۆ گەنج هیچ هەلی کارێک نییە نازانی وڵاتە پێشکەوتەکانە وانی خەڵک بۆیە کە ڕووەکاتە دەرەوە بۆ ئیشە چێ بۆ کارە چێ بۆ شتە چێ چی بکە لێرە ئەوەشی شتە زانێ هەر بیرە چێتەوە کەس نایە بەدەمتەوە ئیشەکە و پێ بکاو زۆر کەسمانەیە زانکۆی تەواو کردووە فێری ئیشەکە بووە ئەوەنە نایخسۆتە سەریژۆک و تۆ ئەڵێ شتەکەی بیر چۆتەوە ئێستا بێتی سام ڕا دەورە ببینێت تاوە کوشتەکان ئارەوەڵایتر کابرا کەشتەکەشی بیرەچێتەوە چیەکەیتر زاکیرە هەر لە دەزەی و بەدەست خۆنی تر زاکیرە لە دەزەی بەس لە دەوڵەتە پێشکەوتەکانەوانە نەوەلا لە دەوڵەت گەنجەکانیان توانای بەرهێمێنان و داهێنانیان زیاترە شتی تازە دروستەکەن پێشکەوتنی زیاتر ینی لە ئیشەکانیان بەڵێ وایە وە نییە خۆ لێرە گەنجمان نەمەوە هەمی ڕووی هەمی بووە واڕوات لێرە کەشتەکە بەدەزێنێ حسەیرەکە دینارێکی پێ نیێتە دەرەوە هیچ کات مەجبورە ڕووکاتە دەرەوانیا لە باشکەم شتێکم پێ بکرێ لە دوای تەواوکردنی نزیکەی 16 ساڵ خوێندن بێکارە مێنێت ئەوێ لە ماڵۆ بخەوێ مناڵم ئێستا زروفیەکە نەخوێنی باشترە نەخوێنەواربی باشترە نەخوێنەواربی باشترە فێری کار و کاسبیەگەبی بەڵام کە تۆ 16 ساڵە خوێنی ئەو 16 ساڵە لە ژیانیش دوا دەخە لەو سەرۆ مەکتەب تاوەکەی هەرە ببیت و بۆ سەکرێکاری ئەبێ یا لە ماڵۆ بخەوی بەس خۆ گەنجی خۆشمان هەیە لێرە هیچی شیان نەداوە چۆتە وڵاتە ئەوروپیانە وڵاتە پێشکەوتوانە لەوێ لە پلۆپۆسی گرنگادایان ناوە کردویانە بەندامی پەرلەمانی وڵاتە کردویانە بەندامی شارەوانی وڵاتە یاخود کردویانە لە شوێنێکە تواناکەی ئیسفادە لێکن یان دکتۆرە بۆ نمونە لەوێ ئێستا خەریکی دکتۆرەکەی خۆی ئیسفادە لە توانەکانیەکەن بەس لێرە بۆ نایانەوە ئیسفادە لە توانای گەنجی خۆمان لێرە حکومەتمان نیە بە قوربانێ بە حکومەتمان نیە حکومەت ئەرە وایە ئەیکات جیرفانی خۆی پڕکاوتەوە جلی پێشوو اینی پێشومان بەڵێ بۆچی پێت وایە بۆ نمونە بۆچی هەمیشە گلە یەکرێ لەم جیلەی من و تۆ کاڵێ ناتوان وەکو پێویست خۆیان بژێن ناتوان بڕێتەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان ئارەوەڵە ینی ئەنتەنێت ینی کاریگەری بووە ئارەوەڵە کاریگەرەکەی چۆن کاریگەرەکەەوەی هیچ کەسێبی ئیش نییە ئەتوان ئێستا توان بڕۆن ئیشکەن ئەوی کاڵێ ئیش نییە ڕاز ناخە ئارەوەڵە چونکە پێشتر بۆ نەبیستیە بووە ئێستا بەدە ئیش ناغا بۆچی نایکە ینی جیلی ئێستا بەکەم ڕازینی بەکەم ڕازینی بەڵام مەی جاران وەکو بیست بێت باوکت باپیران باسییان کردو ئەوان سەرەتا بەکەمیش ڕازی بوون کردو وڵا کێشیانەوە جاران نانیش نەبوو بیخۆ عیبیشیانەوە ژیانیشان سەختتر بوو ئارەوەڵە باشە بەڵام لە وڵاتە پێشکەوتەکان جیلەکانی ئێستایان زیاتر داهێنان و با بڵین توانای بەرهێمهێنان و ئەم شتانیان باشترە پلە پۆستی گرنگتریان پێدەن یعنی ئێستایان باشترە لە جارانیان بەس بۆ لای خۆمان عکسە لای خۆماوەڵای هەرمی بۆ گەڕێتەوە بۆ حکومە پارە نییە
حکومت بەڵێ باشە بۆ نمونە حکومت چی بکە کە گەنجێک کە ئیژناکە حکومت چی لێ کێشەکەش بۆ دایک و باوکە گەڕێتەوە بەخۆ ئارە بەخۆ باشە حکومت چ تاوانێکی هەیە و دایک و باوکیش چ کاریگەریە کێشەکە ئەوەیە معاش بنێرن بیدەن بە دایک و باوکەکان ئەوانەی خاننیشن ئەوەی پێشمەرگەیە ئەوەی پۆلیس مرور بیدا بۆ بەس نەیا بە کوڕەکەی چون کوڕەکەی بۆ ناچێ ئیشکە عیبی چێ ئیسا ئەین پێت وایە ئەوانی کە تەمەنیان هەیە پێویستەکە حکومت بیانژێنێ بەس گەنجەکان پێویستە لە بازاڕ وڵا بۆ عیبی چیە جەنا بدەوە ئیشیشەکەی تو کێشەش نەوەڵا سپاس بۆ عیبی باوەسا لە نێوان جیلی ئێستا تۆ هەردوویانت بینیوە جیلی ئێستا لەگەڵ جیلی پێشوە پێت وایە کامیان سەرکەوتوترن ئێستا بینین لە دەوڵەتە پێشکەوتەکان جیلی ئێستایان ئیبداع و داهێنان و ئەم شتانەکە بەس لای خۆمان چۆنە بەڕای تۆ جیلی ئێستا سەرکەوتوترن توانای داهێنان و بەرهەمهێنانیان زیاتر یاخود نەخێت جیلەکانی پێش وڵا بەتاکید بێگومان جیلی پێشتر سەرکەوتوتر بوون ئی پێشووترمە بەتاکید بەڵێرە وڵا بۆچی مامۆستا والله جا خۆ ئاشکرا دیارە هەرچەنگە مەسەڵەن تەکنۆلۆژیا پێشکەوتوتر بێ لەگەڵ وا سێرەکەی بەڕاستی خەڵک مستەوای عیلمی زۆر کەمە ئەی تەکنۆلۆژیا پێشکەوەی لە ڕووی علمی و دواکەوین ئێمە هەرتو خۆی هەمومانەی بینین برا هەرچەنگە تەکنۆلۆژیا پێشکەوتە بەڵام لە ڕووی علمی سەیری زانکۆکان کە سەیری قوتابخانەکان کە بزانە دەرەجەی شەهادە چۆنە کابرا شەهادە وەرەگەی بەڵام هیچ علمی دوای پێ نییە مامۆستا بەس تەکنۆلۆژیا خۆ ئەم شتانەیە کە لێرە هەن لە وڵاتانی تریش هەن ڕەنگە لای ئەوان زووتریش دەستیان کەوتە بێ بەس بۆ ئەوان هەمیشە لە ڕووی پێشکەوتنەوە زیاد دەکەن توانای ئیبداع و داهێنانیان زیاد دەکا بەڵام لێرە بەعکسەوە ئێمە وەکو تۆڵی بەرەو دواوە برای بەڕێزم مەسەلەی دەسەڵات بەڕاستی دەورێکی زۆر سەرچیە بینێ دەسەڵات ئەو کەسەی کە سڵتەی بەدەسەوەیە دەورێکی زۆر سەرەکی بینێ لە پێشکەوتنی وڵاتە ئێستا بەڕاستی سیرەکەی کۆمەڵی خەڵک بوون بە مافیا بوون بە چەتە بەسەر ئەمە خەڵقەوە کۆمەڵی کش بوون بەڕاستی بوون بەژێر پێوە بۆ نمونە دەوڵەت چی بکات تاوەکو ئەو جیلەی ئەم جیلە لەگەڵ ئەوە شابا قسەکەم تاواکۆ لەگەڵ ئەوەیشە وڵاتێکی زۆر پڕپیت و بەرەکەتمان هەیە ئەگەر بێت و دەسەڵاتێکی دادپەروەر و تۆزێ بەڕاستی یعنی ئوسلوبی وڵات بەڕێوەبردنیان تیا وایە وڵاتی ئێمە زۆر پێشکەوتوترە و بەڕاستی خەڵکەکەی زۆر ڕۆشن بیرتر الحەمدلله گەنجەکانمان توانایان هەیە بەڵام نەیانتوانی وەم توانایانە بخەنە ئیش بەتاکید زۆریش نەکەم بەتاکید گەنجانی ئێمە ئەگەر بێت و بەڕاستی دەسەڵاتێکی دڵسۆز هەبێ بۆ ئەو گەنجانە لە وڵاتی ئێمە ئینسانی خوێنەوار و پێشکەوتو بەڕاستی زۆر زیاترە لە بەعضی شوێن نمونەیشمان هەیە گەنجی خۆمان لێرە گرنگیان پێ نەداوە ئێستا لە دەوڵەتانی تر خەریک خزمەتکردنەوە و پلۆپۆستی گەورەی پێ بەڵێ خۆمۆنەی بیستین کە بەعضێ خەڵکەیە کە توانایشی باشی هەیە لەبەرەوەی ئیحتیمای پێ نادەن وڵات بەجێڵێ ڕۆ بە دەرەوە ئەوە لەوێ پلۆپۆستی باشیشی پێ باشتیە دەنیە و ژیانیشی باشترە ڕۆ بەڕاستی لێرە لەبەرەوەی کە بەڕاستی هەم علم ئیهمال کراوە هەم گەنج بە تایبەتی ئیهمال کراوە بۆ ئەوەی بەڕاستی نازانم بەتەمای چین بەڕاستی ئەم دەسەڵاتە هیچ دڵسۆزێکیان بۆ ئەم میلەتە و بۆ ئەم گەنجی ئەم میلەتە ئەم وڵاتە نیە گریمان تۆ لە پێگەپۆستێکی گرنگا بێت شتت بەدەست بێت ئەبێت چی بگرێت تاوەکو ئەم توانایی لە گەنجی خۆمانە هەیە و ئێستا تواناکەی کپ کراوە وای لێ بکرێم توانایە بخرێتە ئیش و بخرێتە خزمەتی کۆمەڵگا وڵی زار بگومان ئەگەر بێت و خەڵکێکی دڵسۆز بەڕاستی ئەو کەسەی کە بەرپرسە بێ لە مستەوای ئەو بەرپرسێتە کارەکەی بکات بێگومان وڵات زۆر بەرەو پێشەچێ و گەنجەکەش ئەگەر سەنە ئیهمال نەکرێ گەنجمان نەکرێ دڵی بە مەسەن ئیشەکەی خۆش بێ بە عیلمەکەی خۆش بێ بێگومان زیاتر هەوڵەدا عیلمەکەی پێشکەوتوتر بێ وڵات زیاتر بەرەو پێشەچێ جیلی ئێستا بۆ نمونە بە لە مەکتەبەوە دەست پێ بکەیت ئەچێ 6 ساڵ ئیبتیدایە خوێنێ دوای ناوەندی تەواوەکە ئەچێتە سەناع بۆ نمونە ئەچێتە عەدادی عەفوو ئەچێتە عەدادیە ئەوە عەدادی تەواو کرد ئەچێتە زانکۆ نەخێ زانکۆشی تەواو کرد من هەمە بۆ نمونە جامیعەش تەواو کردووە بەکەلۆرۆسی شوێناوە ئێستا بەڵێ لە بەشی
بڵێن مەدەنیا ئیشەکە هەر باشە بەڵام هەزاران دههزار سەد هەزار لە هەرێمی کوردستانە کە ئێستا نیەتی لە بەردەچی سەرا ئەسوورەتەوە یا لەم جادانە ئەسوورەتنیشی تاوا کردو و ئیشیش تاو کردووە ئێستا هیوا حکم ئەکا بەسەر ئەوە باوکیشی باپیریشی نازانێت خوێنەواری چییە ینی پێت وایە دەوڵەت تاسیری بۆ لەسەرەوەی ئەم جی لە ئێستا ئاوا هەمووی دەوڵەت و حیزب وای لێ کردووە تێگەی بەس خۆ لە دەوڵەتەکانی تر دەوڵەتە پێشکەوتەکان ئەوەنەی گەنجەکانی ئێستایان جیلی ئێستایان توانای پێشکەوتن و داهێنان و بەرە پێشبوون بنی وڵاتیانەیە ئەوانەی پێش و ڕەنگە ئەوەنە کاریگەریان نەبوو تۆ لە تۆ وایە ئەم وڵاتێ من ناتوانێت گەنجێک شتێکی بۆ نمونە بەرهەم بێنێت کە سەدان کەسی وەکو من و تۆ کە من تەواو لێ بوومەتەوانێ بۆ نمونە ئیسفادەی لێ بکە تۆوەکا بە کارمەندێکی بەقەوت منەکە بە ئەڵێ مامە تۆ ناتوانین تۆ لێوە حرس بە لەو فلان شوێنەیە تۆ فلانیشکە بەڵام کاکە ژیان دەوڵەتمان نییە حکومەتمان نییە هیچمان نییە دێگەی هیچ کەسێک نییە بڵێن وڵا ئەم گەنجە ئەم ڕۆکاسپێکی نییە و پارەیەکی نییە با من یارمەتی بم زۆر جارش قسە بە جیلی ئێستا وتری ئەڵێن تەمەڵن ناتوانەوە ئێستا یەشتی هەیە کاکە لە بێ ئیشیە تا سعات سێ ناخەوێ سعات سێی بەرەبەیانی ناخەوێ کە بەرەبەیانی خەوت سعادیەکی نیوەڕەخە بەدێبێتەوە ئەمەش حل نییە بۆ ئەو ینی پێگە و شوێنی باشی بۆ نەڕەخساوە بۆیە ئاواجی لەکەوە تەواوە کە تۆ پێگەیەکە هەبێ تۆ ئێستا لەم کەناڵەوە توی بەخێر بێ سەر چاو کاکە ژیان ئەگەر تۆ ئەم ئیشە نەبووە بیکەیت ئەوە ئێستا تۆش وەکوان دادنیشتایە کارن نەبوو ئیشن نەبوو فەرمانن نەبوو تێگەی بەڵام ئەگەر ئێستا ئەوە هەیە بۆ ئەو بۆی هین نەکراوە بۆی دابین نەکراوە هەتا ئەچێتە هەست دایرێ ئەچێتە هەست شوێنێ کاکە نییە بۆچی نییە کاکە وڵای بێ بە تەسکی حیزبی دابەزێ وڵای بێ فڵان شت کە ئەمجا کاکە ئەوە حل نییە بۆ ئەم وڵاتە تێگەی چەند نەفەر بە تەسکیە دامەزرێت چەند کەس ناکرێ بە قوربان ناکرێ لە زمانێکە کابرا کە دەرەچوو لە زانکۆیەک لە شوێنێکە بە ئاواتەوە بوو ئەو دایرێ بە ئاواتەوە بوو چوەریەگرێ ئێستا 6 ساڵ 50 ساڵ لە دایرەیەکە کە چێڵێ چی وڵا فڵانکەس دەرناکەین بۆ وڵا لە ئیشەکە زەنە کاکە خوێنەوار هەیە هەر دروستیەکە بە ئەو 100 ساڵی لەو ئیشیابێ ئەو کابرا هەر دروستەکە بە علمی لەگەڵا هەیە زانستی لەگەڵا هەیە شتی لەگەڵا هەیە تێگەی جوێنهایە بەوە کە هیچ ئەڵێ وڵا هەرە بێ لێوا بێت دەی باشەوە ئەوەی دەرکرد سەر لە نوێدامەزرێتەوە بە 200 هزار نایەبەوە تێگە بۆچی وڵا ئەمە ئەوە بۆ پارەی بۆمانەکە کابرا بەگرێ بەست مامۆستایە کورە مزەمیدێ کورە پەرستیارێ دەوڵەتانی پێشووی ئەم وڵاتی خۆمان توانیوانە باشتر هەزاران جار باشتر بن لەوانەیە بەهانای توانای گەنجەکانی زیاتر هەزاران جار بە هەزاران جار عکس بووە ئێستا دنیا پێشکەوتووە بایوانە ئێستش باشتر سەری دەوڵەتی دراوسەکانمان کە تۆ لەوە گەڕێ هەرچی هەڵەسێ سەڵ و چاوی مەسەل فەقیر و هەژارە بەڵام ئەوان نایڵن تەلەبەکانی خۆیان یا مامۆستاکانی خۆیان خەڵک بچەوسێنەوە یا ئیشێکی تایبەتیان بۆ ئەدۆزنەوە یان مەسەلەیان خەنە شەریکەیەکەوە ئێمە هەزاران معمەل لەم سلێمانی و لە هەولێر و لە هەموو وڵات لەم کوردستانەیە هەمووی داخرا هەموو دوکانە زەخمەکان داخرا کارگەمان زیاتر جاران ئەچیتە هەر شوێنەکە کە بە حسابێمە وڵاتەکەمان دواکەوتوو بوو بەڵام ئەچیتە هەر شوێنێک معمەلی تیا بوو ئیشی تیا بوو کاری تیا بوو ئێستا ئەوە نەماوە کاکە وەڵای جیلی ئەمڕۆ جیلێکی ڕۆشنبیر و خۆنەوارە بەڵام ئەزمموی ئەوانەی پێشویان نییە وڵای جیلی زوو سەرکەوتوتر بوو جیلی ئێسەکانی هەموو بۆ جیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەمانە هیچ کە بەزی ئیسیفا خۆشی سوای لێ ناکە نەکاسپی هەیە نە ژنی بۆیە نە عەرزێکی بۆ ئەکڕێ نەبوو ئەکرێتەوە ئەو شتانە بۆ جیلی ئێستا خەیاڵیە مەگەر بە وەرەسە بۆ ژێبمێنێ ڕاستی دەسەڵاتێکی دڵسۆز هەبێ بۆ ئەو گەنجانە لە وڵاتی ئێمە ئینسانی خوێنەوار و پێشکەوتوو بەڕاستی زۆر زیاترە بەعضی شوێن ئێستا هیوا حکم ئەکا بەسەر ئەوە باوکیشی باپیریشی نازانێت خوێنەواری چییە وڵاتەکە ئێمە کەس بە کەس نییە بۆی ئیسپاری لێ ناکەن لەو سەر و مەکتەب تاوەکەی هەرە ببیت و بە سەکرێکاری زۆر جار قسە بە جیلی گەنجی ئێستا وترێ دەوترێت تەمەڵن
یاخود درەنگ لە خەواڵەسن بەڵام وەکو بەشێک لە بەشداربووانی بەرنامەکەم وتیان جیلی ئێستا نەتوانراوەکو پێویست سفادە لە توانەکانی بکرێت لەبەروی ئەوەی کە سعات 12 لە خەواڵەسێ ئەگەر بێت و هەلیکاری هەبێ ئیشی هەبێ ئەو کاتە ئەو مەجبورە سعات 7:30 و 8 بەیانی هەڵسێ بچێتە سەر ئیشەکەی بەڵام نەبوونی کار نەبوونی شوێنێکی تایبەت بۆ جۆرە کەسانە کە گەنجی ئێستای و قسەیان پێوترێ وای کردو ئەمان لە نەبوونی کارە سعات 12 و 11 هەڵبسن لەخەو یاخود دەبینین زۆر جار گەنجی خۆمانەیە لێرە ئیسفادە لە تواناکەی ناکرێت سوود لە توانایم گەنجە وەرناگیرێ بەڵام هەمانم گەنجە کاتێ دەچێتە وڵات جێ دەیڵە و دەچێتە وڵاتێکی پێشکەوتو لەوێ دوای مودەیەک لە پلەپۆستێکی گرنگا دانرێت لە پێگەو شوێنێکا دانرێت کە بێتە جێگەی شانازی بۆ خۆی و کەسوکارەکەشی بۆیە باسییان لێەوە کرد دەوڵەت کاریگەری ڕاستەخۆی لەسەرەوەی بتوانێت جیلی ئێستا کە گەنجەکانمانن وایان لێ بکرێت توانە ئەو توانایی کەیانە بخرێتە خزمەتی وڵاتەوە و هەم بۆ خودی گەنجەکە هەم بۆ دەوڵەتیش بێتە هۆی پێشکەوتنی وڵات و خاک و میلەتەکەمان بەنامەیەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ